سڵاتان لەبێت و بەیانیتان باش، بەیانێکی پڕ لە وزە و لە شادی و لە خۆشیتان بۆ ئەخوازم. جا بە تایبەتی ئەم بەیانیە بەیانی باشەکەمان زۆر تایبەترە بێ بۆ خانەوادانەی کە خوێندکاریان قوتابیەکیان هەیە کە لە پۆلی 12 ئامادەیە. ئەمڕۆ یەکەم ڕۆژی دەستپێکی تاقیکردنەوەکانە، هیوادارم هەر هەمویان سەرکەوتو بن. بەیانی تۆش باش. بەیانی باش سۆڤان، بەیانیتان باش. بینەران و بیسەرانی کوردستان 24 لە هەر شوێنێکن ڕۆژێکی باشتان هەبێ و هیواداری نەم بەرنامەیە تەنها دایکان و باوکان و خێزانەکان بەگشتی بینەر و بیسەری بن بۆ هیواین کە قوتابیان ئێستا بە باشی خۆیان ئامادە کرد بێت تەواو سەرقاڵ و چوو بێتنە ناو تەواوی ئەو بابەتەی کە ئەمڕۆ تاقیکردنەوەی تێدا ئەنجامەدەن. بۆ ئێمەش ئەمڕۆ پرۆگرامەکەمان زیاتر تایبەتە بە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەی بۆ هیواین کە سەرکەوتوو بن بتوانن بە شێوەیەکی باش ئەم ماوەیە کورتە کە ناگەڕێتەوە بەڕێکوپێکی و باشی و بە سەرکەوتوی بەڕێ بکەن. بۆیە کەسانی تایبەت شارەزا لەسەر ئەو بابەتانە قسەمان بۆ دەکەن و ئەوانەی کە ئەزمونمان پێدەدەن بۆی بزانن چۆن یاخود ئەزمونیان هەیە لەو بارەیەوە قوتابیان چۆن بتوانن سعی بکەن خۆیان ئامادە بکەن. هەڵبەت تایبەتە بە خێزانەکان کە چۆن هاوکار و یارمەتیدەری نەوەکانیان بن و قوتابیەکانیان بن. بەڵێ جا هەروەکو هاوکارم ئاماژەی پێکرد ئەمڕۆ دەمانێت زانیاری زیاتر وەربگرین لە هەموو ئەگەر ئەو شوێنانەی کە هاوکارانمان بێگومان لێ ئامادە بن لە ناوەندەکانی خوێندن. ئێستا ئازەر فاروق یەکێک لە هاوکارانی ئێمە ئامادەیە سەبارەت بەوەی کە ئەو ئامادەکاریانەی کە کراوە ئەو ئازەر لەگەڵمانە. ئازەر سڵاوە لێ بێ، بەیانیت باش لە کامیەک لە ناوەندەکانی خوێندنی ئامادەکاریەکان چۆن ئەنجام دراوە و باسی ئەمڕۆم بۆ بکە یەکەم ڕۆژە کە تاقیکردنەوەکان ئەنجام بدرێت. چ زانیارێکت لەبارەی ئەمڕۆ پێیە؟ بەڵێ بەیانیتان باش. ئێستا ئێمە لە دواناوەندی عنکاوی تێکەڵاوین. دیارە لێرە قوتابیان چوونەتە ناو هۆڵەکانی خوێندن و دەستیان کردو بە تاقیکردنەوەکان. دیارە لە سەرتاسەری هەرێمی کوردستان ئەمڕۆ زیاتر لە 170,000 قوتابی دەستیان کردو بە تاقیکردنەوەکان کە زیاتر لە 3,000یان قوتابی زانستین و 39,000یان قوتابی وێژەین و 69,000یان قوتابی خوێندنە پیشەیەکانن. دیارە تاقیکردنەوەکانیان لە 2106 هۆڵی تاقیکردنەوە ئەنجام دەدەن. دیارە تاقیکردنەوەکان لە 3/6 تاوکو 26/6 بەردەوام دەبێت. ئەم تاقیکردنەوەانە بۆ قوتابیان گرنگێکی تایبەت بەخۆی هەیە لەبەرەوەی ئەمە چۆن دەڵێ تاقیکردنەوەی کۆتایی ماندووبوونی قوتابیانە. لەگەڵەوەشدا وەزارەتی پەروەردە ئامادەکاری زۆری کردو بۆ قوتابیان، فێنەکەرەوەی بۆ هۆڵەکان دابین کردووە. لەگەڵەوەشدا سکیۆرەتێکی باشی بۆ ئەسیلە یاخود پرسیاری قوتابیان کردووە بۆ ئەوەی ئەم پرسیارانە لە دەرەوەی قوتابخانەکان یا لە ناو قوتابخانەکان بە هیچ شێوەیەک مامەڵی پێوە نەکرێت. واتە سکیۆرەتێکی زۆر باش کراوە بۆی پارێزگاری لە ئەسیلەکان بکرێ و غەشکردن بە هەموو شێوەیەک ڕێگە پێدراو نییە، چکۆم ڕوبەڕووی یاسا دەبنەوە. لەگەڵەوەشدا دوێنێ وەزیری پەروەردە لە میوانی کاتژمێر 8 هەواڵەکان بوو ئاماژەی بەوە کرد کە داوای یاساییان لەسەر چەندین بان تۆمار کردو کە مامەڵیان بە ئەسیلەکان کردو تاوەکو ئێستاش تاقیکردنەوەکان بەردەوامە. ئازەر زۆر سوپاس بە هیوای سەرکەوتن و سوپاس بۆ زانیاریەکانی تۆ. ئێستا کنگرەی ڕۆژنامەوانی وەزیری پەروەردە هەیە کە بەشێکی دەگوێزینەوە هەڵبەت تایبەتە بە ئامادەکاریەکان بۆ ئەمڕۆ کە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیە. وەزارەتی ئەمە تاکید لەوە کاتەوە کە قوتابیان و سەمیانی قوتابیان ئاسوودە بن کە تەواوێ کارێ لۆجیستی بۆ ئەنجامدانی وی تاقیکردنەوە هاتێتەکرێن. ئینشاءڵڵا پرۆسەیەکی سەرکەفتی بێ بۆ قوتابیان و بۆ خوێندکاران. زۆر زۆر سپاسان دەکەم. کەرەم کە سەیدا عومار ئامارێ دروستە پارێزگا دۆک بڵاف بکات پشتی وێ چێ پرسیار هەبوو ئەس حازرم بەرسیفەتە بدەم. سپێدەوە باش خوشحالی نەبروکە سەردانا جەنابێ وەزیرێ پەروەردە بۆ پارێزگا دۆکێ بۆ پرۆسا ئەزمونا شنێزی کەروەسا بۆ دەستگای ڕاگەیاندنێ هەروەکی کەرەم کری
چند پیزانین و هر وصا هر بسیار توابین و سپاس بود جناب ماجد سید صالح پارێزگارê dihokê Pakaled ku ew ket gelme da hazir bûy. Sinûrê rêveberiya giştiya perwerda parêzgeha dihokê ku ev her wekî zanin dem ji min heft û nîvî spêdê ku seranserî Herêma Kurdistanê prosa ezmûna dest pê kir. Rêveberiya giştiya perwerda parêzgeha dihokê neh perwerda bi xwe vedgirît. Ji mara bingeha pitir 500 bingeha li sinûrê rêveberiya giştiya perwerda parêzgeha dihokê pitir 26,000 qutabiya dê pişikdar bin her sê beşên zanistî wêjeyî pîşeyî. Hemî amadekarî hatîne kirin ji berhevkirina hola û herwasa pêdavîstiyê nava hola da û ji fênîker û spasî ve dibêjim bo ev sala Cenabê Wezîrê perwerdê ku hemî asankarî û hemî piştevanî kir ji bo hindê ku prosa ezmûna rengekê baş pir vebçit. Serastê parêzgeha dihokê jî kombûn gel layenên peywendîdar spasî ve dibêjim bo Cenabê Parêzgarî û cêgirê parêzgarî ku kombûnekî gel layenên peywendîdar dezgahên emnî, polîs, asayîş, saxlemî, daîra Kahirebê ji bo hindê ku ew pêdavîstiyê tmel seranserî parêzgeha dihokê pirêka qanûnxamên berez û yekeyên îdarî çi pêwîstî hebît bawayî bête çarekirin. Hemî kar asanî hatîne kirin û hemî berhevî bu hatîne kirin. Pîvyayekê qutabiyên me ku وەکو bêjin aramît navholên yet qutabxana da yet amadeya da yet taqîgeha da prosa ezmûna rêve bibin û her wesa destxweşî bû hemî mamosta û rêveberên bingeha û serperiştiyara yekû prosa ezmûna li sinûrê parêzgeha dihokê pirvedin. Spas Cenabê Wezîrî bo amadebûna te. Bi navê Xwedê mezin û dilûvan her wekî Rêzan Cenabê Wezîrî û dîsa rêveberê giştiyê perwerda dihokê amaje pêkirî hemî amadekarî hatine kirin ev rike rojayeke ya encamdana ezmûna ji pê nevêt ew pêdiyatî an jî ew amadekarî hatiye kirin şilaya karîgeriya parêzgeha dihokê ve ew gel layenê diyet peywendar daha serkeftinê bû hemî layekirkin û pîviya keşekî aram û ve serkeftiyana bû qutabiyet xwedkên û nîcî xêratin serservan serçe. Haydar Buzki ve şurada. Yek persen sereki ku berdawam gel dest bikirin ezmûna têtekirin birîna internetê yani xelkek hemî bîte gelek şûr bigavit bî serdemî da jara ma girêdaya internetê te birî. Goberaftina hedanu te çi mîkanîzm nehat bîne dîtin bu hildê û bes nava holan da internet bête birî û ev rûke jî internet her hebû tabî demî jî internet heye. Te basê birîna interneteke ya internetê? اوكي انترنت هاتيا برين افصال ميكانيزما سكيورتيا برسيارا بولا دوانزا زيادتر گۆڕانکاری تیا کرایە و ئینتەرنێت بەیانیان یان سپێدا دەمژمێر شەشی بەیانی هەتا 8.5 دێتە قەتعکردن ڕۆژانی تاقیکردن. ئەس تەسەوەرکەم 2 سەعات چ بارگرانیەک دروست ناکە چ بۆ دەوایری حکومەت چ بۆ کۆمپانیایە چ بۆ خەڵکی. ڕاگەاندنا ئەنجامە تاقیکردنا پشتی جەژنی دەبێ جەژنی قوربان لەبەر تاقیکردنا کۆتایی دەکەوێتە ڕۆژی عەرفە. وانەبێژە نوێ و ناوەرگرن بەس وانەبێژە بەری دێتەوە دانا. وەزارەتە پەروەردە لەگەڵ وەزارەتە دارایی لیژنا مشتەرەکەن بۆ چارەسەری ئەریشەیە وانەبێژە ئینشەڵڵا دێتە ئەنجامدانەوە باوەتە دێتە چارەسەر. ساڵانە ڕێکارەکەوەتوندن و ڕێگریکردن دەدەشێ ئەف ساڵە هەندێک پرسیارە دەکرێت ڕێکارەکەوەتوندن فەتەپۆش بۆندە دەستە سەرکردن یعنی ڕێکارەکە بوو ڕێگریکردن دەرەخستنە پرسیارە و ڕێگری چۆن پرسیارە ئەمە بەری تاقیکردنا نایەتە تەسریبکردن بە هیچ جۆرێ کاتێ هۆڵی ئۆزمونی
هەموو ڕێگایەکی سکیوریتی گیراوەتە بەر بۆ ئەوەی کە زامنە دادپەروەریە بۆ گشت قوتابیان بێتەکردن. پرسیار نینە؟ گەلێک مەمنوون. سوپاس. بەڵێەوە بەشێک بوو لە قسەکانی وەزیری پەروەرجە ئالان حەمەد سەعید کە لە یەکێک لە قوتابخانەکانی ئەوانی کە تاقیکردنەوەکانی تیا ئەنجامدرێتی پۆلی 12 ئامادەی لە دهۆک باسی زیاتر ئەم تاقیکردنەوانیان کرد کە ئەو ڕێکارانی کە گیراوەتە بەرەو ئامادەکاریانی کە کراوە لەگەڵ لایانی پەیوەندیدار لە هەر هەمووی گرنگتر ئەوەیە کە لە 6 سبەینان هەتاوەکو 8:30 کاژمێر 8:30 هێڵی ئینتەرنێت لەو ماوەیە ئەبڕێت و جگەلەوە باسی لەوەش کرد کە لە دوای جەژنی قوربانەوە ئەنجامی تاقیکردنەوەکان ئاشکراکرێت. بۆ هیواین ئەمڕۆکێ کەم ڕۆژی دەستپێکیانە بە باشی بڕوات جارێ بیر لەوە نەکەنەوە قوتابیان کە دواتر ئەنجامەکانیان جژنەکان بەخۆشی برن جژنەکان بەخۆشی برن هەرواشە بێ بەخۆشی بەڕێیەکەن دوای ئەوەش وەکو وتمان کە ئەمڕۆ تایبەتمان کردووە بە ڕۆژی تاقیکردنەوەکان بەشێکی پرۆگرامەکە ئێستاش هاوکارمان لە سلێمانیەوە لەگەڵمان دەبێت هاوژین جەمال تا بزانین لەوێ دۆخەکە چۆنە کەشوهاکە چۆن لەبار کراوە بۆی کە قوتابیان بتوانن تاقیکردنەوەکانیان ئەنجام بدەن. هاوژین بەیانیت باش سڵاوت لەبێ پێمان بڵێ چ ئامادەکاریە کراوە و ئەو تاقیکردنەوەی پۆلی 12 چۆن بەڕێواچێت لە قوتابخانەکانی سلێمانی. بەڵێ سڵاوتان لەبێت بەیانیتان باش لە شاری سلێمانیش تاقیکردنەوە گشتەکانی پۆلی 12 نەڕەتی دەستی پێکرد. من ئێستا بۆ قسە و باسی زیاتر سەبارەت بۆی کە بزانم لە پارێزگای سلێمانی چی کراوە بۆی کە تاقیکردنەوەکان بەکوی کە پلانی بۆ دانراوە و خۆی بەڕێوە بچێت مامۆستا دڵشاد ئەمەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیم لەگەڵ دەبێت و زانیاری زیاتی لەوەرەکەن. مامۆستام کاتت باش سپاس بۆم دەرفەتە. تاقیکردنەوەکان لە پارێزگای سلێمانی چۆن بەڕێوە چوو ئەو پلانە بوو کە بۆی دانرابوو و پلانی کە وەزارەتی پەروەردە و ئێوە بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتداتان نابوو وەکو خۆی بەڕێوە چوو. بەیانی بەڕێزت بینەرانی کەناڵ 24 باش زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان. تاوان ئێمە ئیمتیحاناتی وزاری هەم 9 بێت کە نیشتیمانی هەم 12 بێت لەبەرەوەی ئالێتی تایبەتمەندی هەیە بۆ ئەوەی ئەتوانم پرۆسەیەکی نیشتیمانیە بەلای ئێمەوە ئەمە لە سەعات 3 لە دەوامین واتە ئەو ڕۆژانە ئیمتیحانە زوو ئەچینە دەوام بۆ ئەوەی کەم کورتەکان لەمێنێ و ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر لیژنەی باڵای باوەڵین پارێزگای سلێمانی لەگەڵ هەموو بەڕێوەبەری هۆڵ و سەرپەرشارە بەڕێزانی کە بەشدار لە هۆڵەکانە ڕوبەڕوو ڕێنماییمان داونەتێت چی پرسیاریان هەبوو جواب وەڵاممان داونەتەوە بۆ حەلی کێشەکان بۆمە خوانە خواستە فۆرمێکی سۆما دیارنیە پرسیارێکی تەلەبە نەهاتووە تەلەبەیەک تۆزێت تاخیر بووە تەلەبەیەک ئەبورێتەوە ئەمانە هەموویمان پێوتون. ئەتوانم بڵێم ئەم ساڵ جگەلەوەی ئێمە ئەم ئیشەمان کردووە هەم لەگەڵ بەڕێوەبەری پۆلیسا تەنسیقێکی باشمان هەیە و هەموو بنکێک مەفرەزێکی پۆلیس دانراوە لە زۆربەی قوتابخانەکان پۆلیسی تایبەت هەیە و بەڕێکوپێکی ئیشەکان تەوزیع کراوە. بەرامبەر بەوەش بەڕێوەبەری گشتی کارەبای سلێمانی بۆ سوپاسەوە ژمارەی محاویل و فیدەرمان داونەت هەیە و هەروەها مۆلیدە ئەهلەکانە ئەوانش ئەگەدار کراونەوە خۆشمان مۆلیدەمان هەیە. بەرامبەر بەوەش ئێمە وەکو حکوومەت لە سنووری سلێمانی نزیکی 8,000 مبەریدەمان هەیە لە ناوەندەکانی خوێندن جگە لە سپریت ئەمانە هەمووی خراوەتە خزمەتی ئەم پرۆسەیەوە کە ئەم ساڵ ئێمە وەکو پارێزگای سلێمانی 439 هەڵمان هەیە بۆ قوتابیانی زانستی و وێژەی پیشەکان و ژمارەی قوتابیان و خوێندکاران 26,384 قوتابی خوێندکارە و 4,002 مامۆستا و بەڕێوەبەر و یاریدەدری هۆڵ و کارگوزار بۆ ناوەندەکانی خوێندن بۆی خزمەتی قوتابی خوێندکار کە ئاویان بۆ بگەڕێ گەرێکی ویست چای بێت چای بۆ بگەڕێ ئەمانەمان دابین کردووە. جگە لەوەش لە ڕووی یاسا و ڕێنمایەکانی غەشکردنەوە گۆڕاوە ئەم ساڵ مەسایلی سجن و 3 ساڵ حکم و 6 ساڵ حکمی تایە جا ئەگەر قوتابێکە خۆی بێت ئەگەر مامۆستا بێت چاودێرێک بێت و ئەگەر ئەندامی لیژنەکە بێت ئەوە بەو یاسایە بڕگەکانی سزادانەکەی بۆ دەرچووە. جگە لەوەی کوالیتی پرسیارەکان باشترا و هیچ خوێندکارێک لە خوێندکاری کۆدەکەی جیاوازە واتە لە یەک ناچێت خوانە خواستە ئەگەر لە هەر هۆڵێکە لە هەر شوێنێکە پرسیارێک لە تۆڕۆکە وڵاتەکان بڵاو بێتوانێت اینجا کاتی امتحان بێت یان دوای امتحان بێت ڕاستەوخۆ ئەزانین لە چه هۆڵێکە و قوتابەکە ناوی چیە وەکێ ئەم
بۆتە هۆکاری بڵاوکردنەوەی پرسیارە و ئیجراعەتی یاسایەکەی. چەند ڕۆژی ڕابردوو بەڕێوەبەری یاسایشی پارێزگای سلێمانی ئەوەی بڵاوکردەوە کە باندێکیان دەستگیر کردووە گوایە بە بیانووی ئەوەی کە پرسیارەکان دەدات بە خوێندکاران. ئێوە بۆ ئەمانە چیتان کردووە لەگەڵ بە هەڕێوەبەری یاسایش هەماهەنگی تەواوتان هەیە چونکە خۆتە زانین تاوەکو 27 ڕەنگە ئەم دەنگۆیانە زۆر بڵاو بێتەوە. ئێمە ئەم ساڵ جیاواز لە ساڵانی ڕابردوو پێش دەستپێکی با بڵێن تاقیکردنەوەکان ئەتوانم بڵێم مانگ زیاتر لەمەوە پێش هەم دەستگای ئاسایشە هەم بەڕێوەبەری پۆلیسە هەم وەزارەتی ناوخۆ پەروەردەی تەنسیقێکی باش کراوە هەر حاڵەتێکی فرۆشتنی ئامێری با بڵێن گزیکردن هەبوو بێ لە هەچ سەرچاوێکە بمان هاتبێ ڕاستەوخۆ دەستگای ئاسایش چۆتە شوێنەکە و بەڵگەی کۆکردێتەوە بەڵێ 4 باند گیراون لە هەولێر ئەوەی چێکمانە و 3-4 ساڵ و خەڵکی فریوەدا 3 ساڵ حکم درراوە لێرەش 3 کەس گیراوە و لە شوێنەکانی کەژەیە بەگشتی 4 باند گیراوە ئەتوانم بڵێم ئەوەش تۆزێ وەزعەکانی ئەهۆن کردێتەوە هەم جۆری ئامێرەکان و هەم لە کوێ ئەشارێتەوە هەم دوو لە ڕوتان پێڵاوە با بڵێن لە کەمەری پانتۆڵە لە ملیۆنی کراسایە ئەمانە هەر هەمووی گیراون و لە تەلەڤیزیۆن شاپشانمانان بۆ ئەوەی کە ئێتر خەڵک فڕی نەخوابەوە و احتیمات کات سەر ئاستی زانستی خۆر و کۆششکردن. چەند ڕۆژە پێش دەستپێکردن و تاقیکردنەوەکان کۆبوونەوەیەکتان هەبوو لەگەڵ بەڕێوەبەری گشتیەکان ناگە بە کورتی ژۆڵان بیتەوە سپاس دەکەم. تا چەند بەرچاوڕووینتان نانەبووی لە کاتی تاقیکردنەوەکاندا ڕێنمایی گرنگ بدەن بە خوێندکاران و قوتابیان؟ ئێمە من خۆم لە ڕۆژێکا 4 وەش بە کۆبوونەوەم کردو بەس بۆ ئەم پرۆسەی سەرکەوتوو بێت و ئەتوانم بڵێم لەوانەوە شایدی وەزارەت توانە بێت پرۆسەی تاقیکردنەوەکان لە سلێمانی بە ئالەتێکی زۆر باشڕوە و بەردەوام ئێمە ئەم ڕێنمایەمان داوە و قەنەعەتمان کێشێکمان نەبێت. سەرکەوتوو بن زۆر سپاس. بەڵێ کوێ قسەکانی مامۆستا دڵشاد ئەمەر بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانی بوو تایبەت بە دەستپێکردنی تاقیکردنەوەکانی پۆلی 12 کە مامۆستا دڵشاد وەکو خۆی باسی کرد لە بەیانێکی زۆر لەم قوتابخانەیە وا بڕیارە لەگەڵ بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات لە پارێزگای سلێمانی سەردانی چەند هۆڵێکی دیکەی تاقیکردنەوەکان کات بۆی کە بزانێت خوێندکاران و پرۆسی تاقیکردنەوەکە بە شێوەیەکی دروست و زانستی وەکوی کە پلانی بۆ دانراوە بەڕێوە دەچێت. بەڵێ هاوژین جەمال لە سلێمانیەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ تۆ بۆ میوانەکەشت. لێدوانێکی تایبەت بە کوردستان 24 هەیە کە وەزیری پەروەردە تایبەت بە کوردستان 24 قسەی کردووە گوێبیستی دەبین. کوردستان 174 قوتابی بەشدارن پشتی جەژن ئەتەوێت لە ڕۆژی عارفە بڵاوکەینەوە نابێ 27 مانگ ئیمتیحان کۆتایی دێ 28 مانگ لەوا چێ جەژن بێ ئەو قەلەقیە بۆچی بۆ عایلەکان دروستکەین دوای جەژن ئەوەی لە توانامانە و بێ کردومانە و درێغیش ناکەین بەردەوامە بین بەڵام هەموو کارێکی باش کراوە لەوبارەوە غەش لە هەموو شوێنێک دەکرێت ینی لە هەموو پرۆسەیەکی تاقیکردنەوەکانە بە شێوەیەکی گشتی غەش هەیە ئێمە بە دوای میکانیزمەکانی چارەسەری بابەتی غەش گەڕاوین یەکەم لە پرۆگرامەکانی خوێندن تاشید لەسەرەوە مەفاهیمانەکەینەوە کە منداڵان قوتابیان فێری ئەوە بکەن کە ئەوە بەدەست بێنن کە شایستی خۆیانە ئەمە کارێکە دەبێت لە ڕووی کولتوری کاری لەسەر بکرێت خاڵی دووهەمەوە ئیجراعاتانی کە ئێسایکەین لەگەڵ دام و دەستگامنیەکان و باشسەکردنی سکیوریتی پرسیارەکان هەر پرسیارێک لە هەر هۆڵێکی تاقیکردنەوە دەربچێت لە ماوەیەکی کوردەزانین چێ بووە چ قوتابیەکە چاودێرەکەی چێ و چ بەڕێوەبەرێکە و چه هۆڵێکی تاقیکردنەوەی و چ پارێزگایەکە و چ قوتابخانەیەکە لەمە زیاتر یعنی ئەگە شتێک ڕوو بدا هەمووی دەزانین و هەیەکسەر ڕاستەوخۆش ئیجراعاتی پێویست دەست پێک بەڵێ لە ئامێدی لە تاقیکردنەوەکانی پۆلینۆ سەیدا عومەر بەڕێوەبەری گشتیە لێرەیە لە سلێمانی لە هەولێر چەند حاڵەتێکمان هەبووە لە کاتی تاقیکردنەوە لە ناو تاقیکردنەوە پرسیار ڕسمیە ژیرێ مامۆسایەک دەیەوێ و پرسیارە بنێرە بۆ ڕەفیقێکی دیکەی یان ئەگە قوتابیەکی سوێتی گزی بکە پرسیارەکە بنێرە بۆ یەکێکی دیکە ئێمە ڕاستەوخۆ نردومانەتەوە بۆ بەڕێوەبەری گشتی مەسئولی لیژنەی تحقیق ڕاستەوخۆ لەسەرەوە بابەتە راپۆرتیان بۆ بەرز کردوونەوە سزامان داون لەبەرەوە هەر پرسیارێک قسەکە لەم بابەتە لەمەیە دوو ئیش هەیە یەک دەبێت لە ڕووی کولتوری لەسەرەوە جارش کە دەست پێ بکەینەوە بۆی کە قوتابیان و خوێندکارانی ئێمە بە شێوازێکی دیکە بیل لە تاقیکردنەوە بکەنەوە بەو سترێسە نەبێ و پەنا نەبن بۆ گزیکردن ئەمە بابەتێکی کولتوریە بابەتی دووهەم ئەو ڕێکارانی لە هەر شوێنێک ئەگەر
لە ناو تاقیکردنەوە پرسیارێک دەربچێ ئێمە دەزانین چ هۆڵێکە چ قوتابیەکە چ بەڕێوەبەرێکە لە چ پارێزگایەکە لە چ قەزایەکە لە چ شوێنەکەیت لەمە زیاتر تەفاسیل چی بکەین. سپاس. باش ئەوە لێدوانێکی تایبەت بە وەزیری پەروەردە ئالان حەمەد سەعید بوو کە بۆ کوردستان 24 دایبووی بێگومان پامنێر و هاوکاری ئێمە سەبارەت بە بڵاوکردنەوەی ئەنجامی تاقیکردنەوەکان پرسیاری لەکردووە هەروەها لەبارەی گزیکردن و غەشکردنەوە کە لە هەردوو ڕووەکەوە وەڵامی پرسیارەکانی بەم شێوەیە دایەوە کە تاقیکردنەوەکان و ئەنجامەکەی واتە ئەنجامی تاقیکردنەوەکان ئەکەوێتە دوای جژنی قوربانەوە واروەکو خۆشی ئاماژەکرد بۆی کە خانەوادەکان قەلق نەبن جژنێکی خۆشیان هەبێەوە دووهەمین شتیش ئەوە بوو کە لە هەموو شوێنێکە غەشکردن و گزیکردن هەیە بەڵام تا ڕادێکی زۆر هەوڵی ئەوە دراوە کە کۆنتترۆل بکرێت لەلایەنی ئەمنیەوە سکیورەتێکی باشی پرسیارەکان بکەن. بەڵێ بە هیوای سەرکەوتن بۆیان. بابەتێکی دیکەمان هەیە کە بە مەبەستی بە کللتورکردنی بایسکل سواری هاوڵاتیەک لە شاری سلێمانی لە ساڵی 2017 لە پارکی هەواری شار کە پرۆژەیەکە بۆ فێربوونی لێخوڕینی پاسکیل سواری بۆ هەموو تەمەنە جیاوازەکان کردوێتیەوە لەوێ هەر کەسێک ئارەزوویمەندی ئەم هوەرەیە خودت بڵین ئەم وەرزشە بێت کە وەکو هوەریشە چێژبینینە دەتوانێت بەشداری بکە و ئێمەش بابینەری بین. پاسکل سواری یەکێکە لە وەرزشە دیارەکان لە زۆربەی وڵاتانی جیهانیش وەکو ئەمریکی گواستنەوە سوودی لێوەردەگیرێت بەڵام تاکو ئێستا لە هەرێمی کوردستان پاسکل سواری نەبووەتە کلتور. ئەم پرۆژەیە لە ساڵی 2017 دروست کراوە ترم ساحەیمان گرتو کامل لەمە هەر تایبەتە بە شوێنی پاسکیل و مناڵ سیارە ناتوانێت چوتیا بکە خەڵک زۆریت بۆ ڕاضە و بۆ خۆشێشن بناو پارکەکە هەموو پارکەکە گەڕن بە پاسکیل ینی خەڵکانێکی زۆر سەردانمانەکەن ئەوانی کە حەزیان لە واری ڕاضەیە زیاتر خزمەتکردنی شاری سلێمانیۆم پارکەیە شوێنێکی جوانە و باشە بۆ مناڵیان خەڵک گەل لێران مناڵەکەی سواری پاسکیلەکە ترسی نییە لە شوێنەکە. پاسکیلوانەیە بۆ مناڵی بچوو پاسکیلەیە بۆ گەورە بەڵێ ڕەچاوی هەموو تەمەنەکانمان کردو و هەموو جۆرە پاسکیلێکی لێیە بۆ هەموو تەمەنەکان بەڵام زیاتر یانی ئەم شوێنە شوێنێکی جوانە سلێمانیش بەڕاستی حەز دەکەم لە هەولێر لە دە شوێن بکرێتەوە حەز دەکەم ناو شاریش بکرێتەوە هەنی بەڕاستی ئەگەر لە ناو شاریش بکرێت خەڵک زۆر سیارە بەکار نایانێ بڵێ لەبێنی شوێنەکانە هەبێت باوەکو ئەوروپا لە زۆر شوێنەیە ئەم سکۆتەرە کارەبانە دانرێت یانی هاتوشەی سیارە زۆر کەمەکات و جارێ خاصەوە 2 ساعت دەڕوات ئەگەر لە ناو شاری شاتوان لە باز شوێنە دانرێت ناو بازارەکان ئیشی پێ بگرێت جێگرەوەی سیارە و بۆ وەگرێ گەر تۆ بۆ ژینگە. جا چونکە ئەمڕۆ ڕۆژی جیهانی پاسکیل سواریە پیرۆزبایەکی تایبەت بە هەموو ئەو کەسانی کە هەواداری پاسکیل سوارین و هەروەها یاریزانی پاسکیل سواریشن ئەەکەین هیوادارین کە سەرکەوتوو بوون لە کوردستانیش هاژە چەند ساڵێکە جۆرەها چالاکی ئەنجامەدرێت لە ڕۆژی پاسکیل سواری جیهانیە ئەیتر دەست پێکەن جاریوان لە پارکی شانە دەرەوە دەست پێکە تا مەسافەیەکی ترە ڕۆن و ئەگەڕێنەوەی چەند ساڵێکە سۆڤان ئەم چالاکیانە زۆر باشەیانی زۆر بربڵاوە نەک هەر لەم ڕۆژەیە لە کاتەکانی دیکەشە زۆربەی فستیڤالەکانیش بە شێوازی جیاواز بەشداریەکەن چالاکیەکەن سۆڤان پاسکیل سواری کردووە من پاسکیل سواریم کردووە بەڵام هەر
ترسم هەیە لە هەموو سیاقەتی ڕۆژش لەگەڵ هاکارە باسیەوە چی بکەین لە تۆ ترسە هەیە لە هەموو ئاژەڵ و بوونەوەرێک ترسیە لە هەموو سیاقەت ئەی چی و لێ ڕاستەکەن بەدەست خۆم نییە هەر شتێک کە زانم بجوڵێتەوە سرعاتێکی تا بە من ئاها باشە ینی باشە کە پێشکەشکاریەکە یانە ترس لەوە نیەوە نیە ناترسم لەوە نیە دوێنێش ئەو دانیشیت و هیچ نەجوڵم دوێنێش میوانمان هەبووە مان پڕ کردبوو لە میوان هاژە تۆی لێ نەبووی ڕۆژی گیانی منداڵان بوو ئەمەندە جوان بۆ کچە بچووکە پرسیاریەوە لێ کردم تێگەر پێشکەشکاری نەبووی تا چی تەگەر بیرم لە شتێکە کۆ نەترسمتم دەروون ناسە بوو ئێجا خۆ دەروون ناسەکانە بێ وامان لێ بکەن کە نەترسین کەچی خۆمەترس ئەوەش نابێت ئێمە ئەمڕۆ میوانێکی ڕۆح سووکمان لەگەڵا میوانێکی ئازا خانمێکە کە لە هەڵبژاردەی عێراق بۆ پایسکل سواری بەشداری کردووە بەڵام باخۆی پێمان بڵێ چەنەم بووە ئەویش ئاڤان عەدنانە کە یاریزانی هەڵبژاردەی عێراق بۆ پایسکل سواری ئاڤانگیان بەخێر هاتی ئاڤانگیان ڕۆژێکی باش بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت ئاڤان جارێ ئەم ڕۆژت لە پیرۆز بێت ڕۆژی خۆتە سپاس جا با ئەوەش بزانین کە زۆربێمان وا ئەزانین پاسکیل سواری یەکێک لە وەرزشە ئاسانەکان ئاسانە یا قورسە هەرچەنە هەر کاری بەشی خۆی قورسی هەیە بەڵام تا چەندێ قورسە هەموو کارێک زەحمەتی خۆی تێدا بەس ینی پاسکی سواری تەحەدوکی زۆر بەرەوەی کاتێک کە دەچێ سەر ئەو پاسکلی توش هەزاران مەترسی دەبیەوە ئەنی کە هاتەمە شادەکە دێ ڕاضێکی ئاسانە بەس ئەوها نییە ئاژە حەقمە ئەڵە تووشی هەزاران من ئێستاش ئەو کاتەم بیرەکەوێتەوە کە کەوتم چونکە ئەو کات ینی لە تەمەنێکی مناڵیەوە کە پایسکل سواریمان کرد بە جۆرێک کەوتم تا ئێستاش برینەکانی بەگیان مۆجێکی ماوە بەڵام هەر خۆشە ئاڤان پێم بڵێ لە تەمەنی چەنەوە دەست پێ کرد لە 17 بۆ 18 ساری دەستم پێ کرد تقریبا 2 سار و نیو 3 سارە لاعبی پاسکلیم و یەکەم و دووەم و سێمی عێراقیشم هەبووە یعنی هەر سیباقێک کە چوو بووم بێنەتیزە نەبوومە لە سیباقەکەی بەشداری بتوڵی ئاسیام کردیە شەشەم بوویمە و بتوڵی عەرەبیش هەم ینی سەرڕای و کێشانێکە لە عێراق بووە بەڵام ئاستێکی زۆر باشمان پێشکەش کردیە زۆر باشە ئاڤان کاتە 3 ساڵە بە شێوەیەکی ئەکادمی چیتەتە ناو وەرزشی پاسکیل سواریەوە بەڵام پێشتریش پاسکیل سواری کردو بێکمان هەر هەواداری ئەو وەرزشە بووی زۆر باشە لە جیهانی پاسکیل سواریە بۆ نمونەسەر لە جیهانی سینەما کەسێک کاریگەریە بێت لەسەر کەسێکە حەز لە نواندن کە لە جیهانی پاسکیل سواری وەرزشی پاسکیل سواری کێ کاریگەری هەبووە لەسەر ڕاهێنەرەکەت زۆر دەور دەبینی وەک داکو بابەکە کاتێک ئەو لەگەرت باش بیتن ینی هەموو شتێک لە بۆت ئاسان دەبێ ها تۆزێک دێ قسەت لەگەر دەکات نامەترسێ لە سیباقەکەی هیچ نییە ورێت بەرز بیتن ڕاهێنەر زۆر دەوری لەسەر لاعیبی دەبینی لە هەموو وەختەچیدا باشە تۆ کاتێککە دەستە پێ کرد لە 2017 هەر ئەو کات بڕیارەیە کە بەشداری بتوڵەکان بکەی یا هەروە حەزت کرد وەکو وەرزشێک بێت و ڕاهێنەرەکەت زیاتر ینی هانی دای بۆی کە بچی بەشداری ئەو پێش بڕکیانە بکەی ئەوەندەی کە پاسکلی سوارم کرد ینی فکرم نەدەکرد ئەو هەموو زەحمەتی تێدایە ئەنی هەتا زیاتر لێ قوڵ بیۆشتی زیاتر دەبینیم چونکە ها ئەو پاسکی سواریمەش ئەوەنی برم ینی احتیادی بڕۆی هەمووی سرعەیە هەمووی مەترسیدارە دەچێت سەرجادەی سیارەی لیا ئەنی تووشی زۆر شتی دەبیوە ینی قەت تەسەوڕم نەدەکرد کە بتانم ئەو شتێ بکەم کە ئێستا تێدایمە باشە ئێستا بەشێکمان لەو قورسیانە پێ بڵێ بۆ نمونە کە ئەگەر باسی سیاقەت بکەین بۆ ئۆتۆمبیل ئەڵێن ستۆپگرتنە بەگدانانە پێچکردنەوە هەموو ئەم شتانە هەیە بەڵام پایسکل چییە چۆنە پاسکیل ئەوەی ما هەموو سرعەیە یعنی کاتەکە دەچێت سەر پاسکیلێت پێست بە سرعەتی زۆر باشە و لێرەش جادەی ئەو هاتای بەدانەندرا لە بۆ پاسکیلی ینی کە ئەمە دەچینە سەر جادێ برم 150 زۆر مەترسیدار لە بۆ بە کە سیارەکان لەو پەری سرعی دێن ئەنی جار وایە تووشی مەترسی دەبینەوە تووشی قسەی دەبینەوە تووشی شتی نەشا دەبینەوە ئەو شتانە هەموو ئەوە زۆر گرنگە کە ئێستا باسیلیەکە بە تایبەتی ئەگەر خانمێک پاسکیل سوار بێ ڕەنگە بۆ نەک ڕەنگە بە تەکیریش بۆ کوڕان دڵنیام کە جیاوازترە بەڵام بۆ خانمێک کە بە تەمەنێکی وەکو تۆ ناسک یان هەر خانمێکی دیکە لە هەر تەمەنێکا بێت سواری پاسکیلە بێت بێگومان لەلایەن کۆمەڵگەەوە چکە یەکێکە خۆی لەو کەسانی کە شاید حاڵی ئەو بابەتێ وەقفی ناخۆش چی هاتووە بەسەرتا لەو بارەیەوە و چی بە خەڵکەڵیت و هۆشیاری دەرشەوە ئێستا یەک لە ناخۆشی مۆقیفەکان لە ناو کوردەکان هیچ زیانەک نەبوو ناچار ڕوومان لە باشوور کرد ینی ئێستا من لەگەر یانەکی عەرەبیدام لە بۆ یانەکی عەرەبی ینی پێشبڕکەی دەکەم لە بڕی ئەوەی ینی کە کوردم و لەگەر یانەکی کووردا بم خۆتان هەوڵتان نایەوە وەکو ڕاهێنەرەکەت یاخۆ وەکو گروپێک دروست بکەن ڕاهێنەرەکەشم هەر عەرەبە
ئەنی هەر ینی کوردەکەم لەناو کۆمەڵک عەرەب بەڵام ئینشاڵڵا تۆ بیتە دەست پێش خەرێک بۆی کە ئەم خانمێکی لەو بوارە کارەکەیت بتوانی یانێکیش بکەیتەوە باشە ئاڤان پاسکل سواری ینی ئەتگەێنە بە چی یاخود ئەم وەرزشە تەنها بۆ حەزە یان خۆشیەکانی چیە ئێمە باسی سەختیەکانیت کرد بەشێکی بەڵام خۆشیەکانی چییە ئەتگەێنە بە چ شتێک بەڕێمە خۆشترینی وەرزشە لە بەرەوەی هەتا دەڕۆی زیاتر دنیای دەبینی ئەنی ئەوە نێ لە یەک جێ دیاری کراو ینی کە بتوڵەی ناو عێراق دەکەی دوای دەچی بتوڵی عەرەبی کە عەرەبیت کرد ئاسیای دەکەی ینی گەورە دەبیتن هەتا بتوڵی عام ینی هەموو شتەکان ئەوە نییە کە برم لە یەک وڵاتی بە دیاریکراوی بیتن هەتا ئەتو لە شتێکی بەسەر دەکەی شتێکی گەورەتر دێتە پێش ئەنی قەت نابی هیواد لەنا پاسکلی تاوا بیتن ئەوان پاسکیلساری جۆری هەیە جۆری پاسکیلەکانیش پێگومان چەند جۆرێکن جا لە کوردستانیش کەشێکی جوان و سروشتێکی جوانمان هەیە کە بەکەڵکی ئەو پاسکیل سواریانە دەکە شاخەوانیەکەن تۆ ئەو جۆریانە تاقی کردوتەوە لەوەشیانە پێشبڕکێت کردو یا هەر سیباقاتەوە تاقیم کردیتەوە بەس پێشبڕکەم لەسەری نەکردیا کاتە ئێستا پێشبڕکە چیواش لە کوردستان نەبووە بڵێمی شاخەوانی لە عێراق ئەگەر بیانەوێت لە عێراقش نەبووە بەس لە عەرەبی و لەوانەی دەرەوە هەبووە و هەروەها پێشبڕکەی سیباق کرا جارێک لە هەولێر لە جادەی 150 ئەو کاتی یەکەم جار بۆ بزانم لەو کوردستان بکرێتن لە سلێمانی دەکرێت بە زیاتر بەم سعود و هەوراز و ئەشتانە جا ئەو بتوڵانەی کە تۆ بەشدارە بیتیایە کچان و کوڕان هەردووکیان بەیەکەوە بەشدارن لە بتوڵەکە یا بەس کچان بە جیا ئەگەر ئەها تەماشای بکەی واز دەکەی بڵێم زۆر تێکەڵ بەس تەمەنەکان هەموو جیاکرایتەوە ڕەگەزەکان جیاکرایتەوە سا بڵێم خوار 18 ساری ئەوە تەمەنەکی جودایە و سەر 18 ساری تەمەنەشکەوە سەر 23 ساریش دەبتە تەمەنشکە ینی هەمووی نەتیجەی فەرقی هەیە هەڵبەت لە سلێمانیش پایسکل سواری زۆر سەختترە بۆ پێی کە ینی ژینگە و سروشتەکەی وا هەڵکەوتووە بەرتەسکترن بەبستەوەیە بەرز نەنازمی زۆرتیە گردیتیە ینی هەورازی زۆرە کاتێکە وەکو نیە لە هەولێر پاسکل لێخوڕی چونکە زۆر هیلاک ناوی تەختە ڕێکە ڕێ بەڵام لە سلێمانی ئەگەر بێت و لە بازار و تا ماڵەوە بە پاسکل بڕۆیتەوە ئەوەی ترە بێت تا دوو ڕۆژ سراحەتی بۆ بکەیت چواردە بەتڵاویشە خوارد بێتەوە جا باسیەوەی کرد هاژە پاسکل سواری کاریگەری کاتە سەر با بڵین ئەم ماسوولکانی ڕان زیاتر و تەشەنوشکردنەکانی ڕانیش زۆر ناخۆش ئاباسیەوەمان بۆ بکە کە سەرتاکان دەست لاعبی دوودا هەیە ئەو لاعبێک کە ڕانی زۆر گەورەیەوە و چێشی زۆرە یعنی زیاتر لە نشێوی دەڕۆ ئەو لاعبی ئێستا من وەزنم کەمە زیاتر لاعبی هەورازیمە لاعب هەیە هی سپرنتیا هەموو یعنی تایبەت بە لاعبی خۆی ئەش بێ بەردەوام یاری بکەیت بۆی کە لەش دانەبڕێ لەو وەرزشە نابی دابڕێ لە تەمرینی ینی هەفتەك لە تەمرین دابنیشی کاریگەری لەسەر لەکوێ تەمرینەکەی 150 بەڵام شەقامێکی زۆر زۆر فراوان و خۆش هەولێر زۆر باشە ینی ئەوەندەی کە ڕۆیشتمە شارەکانی دیکە و دەرێ وڵات ینی هەولێرم زۆر پێ باش بە تاسە تووشی شتێکی ئەوەندە زۆر نەبوویمە ئەنی برم مەترسی لەسرم هەبی یان قسەی ناخۆش بۆ ئەشتەی زۆر باش پێم وابێ سوڤان جادەکان هیچ کێشیان نییە وەکو شەقامەکە تا ڕێکە جوان دروستکراوە زۆر پرۆفشناڵە بەڵام وەیەکێتەوە سەر کێشەکە شۆفێرانن هۆشیاری کۆمەڵگا تا چەنێ یارمەتی ئاگادارتان لێمە نەکرا ئێستا لەبەر هەڵبەت ئەوە ژەکەوێتەوە سەر سارەکان بە سورعە دەڕۆن لێ پاسکل مەمنوعە باش ئەوان پرسەرێکی تر کە ئێستا باسی ڕێگە و بانەکەمان کرد و چۆنێتیوانە سەیفتی زۆر گرنگە هەرچەندە لە کوردستان یانێکی وانە کە بەشداریکە لە بتوڵەکان بەڵام با بزانین لەگەڵ ئەوەیە ئەو پێداویستیانی کە بۆ هەر پاسکیل سوارێک دەبێ هەبێت لە کوردستان دەستەکەوێت لە پێداویستی سەیفتیەکان جۆری پاسکیلەکان هەمووانە بەردەستە لێرە ئەکید هەیە لە دوکانی پاسکیلی ئەو دوکانانی پاسکیل دەست دەکەی بە زیاتر ئەمە ینی کاتەکە داخلی هەڵبژاردی عراق دەبی ئەوان بەخۆی ئەشتانەتان دەدەنی ینی پێش ناکە بیکڕی باشە ئاوان پێوان خۆشە پەیامی خۆت ڕابگەێنی لێرەوە و پلانی خۆشتمان پێ بڵێ لە داهاتەوە یەکەم جار ڕۆژ جیهانی پاسکی سوال لە هەموو یاریزانەکان پیرۆز دەکەم بە تایبەتی لە کوردەکان یاریزانە کوردەکان بەجددی لەبەرەوەی زۆرماندینە چەند هەوڵ دەدەن ینی هەتا ببنە شتێک زۆر زەحمەتیشە کە یانەی کوردیش نییە و هەروەها هیوادارم نەک لە تەنها لە وەرزشەکەیم لە هەموو وەرزشێک هیچ یاریزانێک بێ هیوانەبی لەبەر هەتا بڕۆی ئەمەلی گەورەتر هەیە هیوای گەورەتر هەیە لە ژیان هیوای سەرتەکان و هیواکانتان بەتەدین ئینشەڵڵا زۆر سپاس.
هاوڵاتیەکی دانیشتووی قەزای ناوەندی سۆران کە ئەم هاوڵاتیە لە سەربانی ماڵەکەی خۆی ڕوبەرەکەی 16 مەترێک چوارگۆشەیە خانوویەکی پلاستیکی دروست کردووە. ئەم خانووە خیاری تیاچێنێ واتە کێڵگەیەکی خنجیلانی لە سەربانەکەی خۆی دروست کردووە. ئەم هاوڵاتیە ناوی عەبدولڕەزاق مەمەندیە کە وەکوتم بە شێوازێکی سەرنجڕاکێش ئەو کارەی کردووە و تێچووی پرۆژەکەشی تەنها نزیکەی 150,000 دیناری عێراقیە. وجا ئەو بۆ ماوەی 4 بۆ 5 ساڵە بێت کە ئەتوانێ کارێکی وای کردووە کە بتوانێت سوود لەو خانووە پلاستیکی وەربگرێت بێ ئەوەی نۆژەنی بکاتواتە هەر لە سەربانی ماڵەکەی خۆی هەر لەوەیە کار و کەسابەتەکەشی لەوەیە با بچین کارەکەی ببینین و دواتر دێینەوەلات. ناوم عەبدولڕەزاق ئەحمەد ناسراوم بە عەبدولڕەزاق مەمەندی دانیشتووی سۆرانم. پرۆژەکە پێک هاتیە لە خانوویەکی پلاستیک لە سەربان. خانیەکە بەڕووبەری تقریبان 16 مەتر چوارگۆشەیە. پێک هاتیە لە لایلۆن لە بۆڕی قەوسکرا و لە فلینی بڕۆکلی. تێچووی پرۆژەکەی زۆر کەمە ئەگەر هەر کەس ئەتوانی بیکە مثلا 4 بۆڕی دەیە بۆڕی 5 مەتری لەگەر 2-3 کیلۆ تێل دەوێت لە قەیمکردنی ئەو تەختانەی ژێرکاشی کە پێی دەرێن بالێت ئەوەی لۆی لە ژێرەوەکاندا بنی تقریبا 100,000 تا 150,000 هەر کەس ئەتوانیت بەشی ماڵی خۆی پرۆژەکی لەو شێوە لە سەربان بکات. ئەتوانی 4 ساڵ 5 ساڵ ئیسفادە لێ بکە. ئەوە ساری چارەم لە ساری ساڵەمە چارەمین جارەمە تاقیکردنەوەمان لەسەر کردیە و چاندێکمان بەرهەمەکی جوانی هەر جارەی 10 کیلۆ 5 کیلۆ ئەتوانی لێ بکەوە. ئەتوانی گەورەتریکەی فراوانتریکەی تەماتە بیبەر خیار سەوزەمەنیەکان هەمووی مەسەرەن پیواز و بیبەر و سیر و ئەوان هەمی ئەم لێم کردی و تاقیم کردەوە هەمووی 100% نەجاتینە. ئەم مادی کیمیایی بەکار ناێنم زیاتر زبلی ئاژەڵ و خۆڵە لەگەر ئاویش ئاوی تانچیم ئەو ئاوایمە دەخۆینە ئاوی ماڵەیە. زیاتری ئەوانەی کە تامیان گۆڕا و تامیان ناخۆشە هەر بەربوومەک زیاتر هۆکاری پێدانی موادە کیمیاویەکانە. دوو وەرزی داچینم بەهاران و پاییزان. ئەتوانی زستانەش بچەقینی پێویست بە گەرمکەرەوەکی ینی زۆر نابیت لەبەرەوەی کەمە بەرهەمی 2 بەرابەر کشتتوکاڵی سەراردا. لەبەرەوەی برچی ئەو بڕکە خیارەیە سە دەبینی 3 مەتر بەرزەبیت 3 مەتر 20 سانتیمەتر بەرزەبی هەمووی دەرفەتی ئەوەیە کە خیار بدە. ئەوەی سەرعات دەبیتە تووری لە جێ خۆی ینی شوێنەکەی بەشیەوە ناکە ینی ئەوەندە گەورە بیت. پاشان بەرهەمی کە ستونی جوانترە لە بەرهەمی سەرعات 150 بە هەدەردانی ئاو دەگەڕێتەوە لە خانووی پلاستیکی لەبەرەوەی هیچ ئاوەکە خسارە نابیت. ئاوەکە قەترەیە هەر بڕکە و قەترە ئاوی خۆی دەستەبرێ. هیچ کاتوات لێ هاتووە لە ناو کۆمەلگا و قەرەباڵخی بی پێت شەرم بێ قسە بکە یان هەر بترسی یان میوانێکی زۆرتان هات بێ هەر لە ژوورەکەی خۆت نەتوانی بچیتە دەرەوە. ئەزانن ئەم جۆرە حاڵەتانە هەیە لە کەسانێکە ڕەنگە تا ئێستا ئێمە نەمانزانی بێ بەڵام کەسانێکن لە ناو کۆڕ و کۆمەڵە ناتوانن قسە بکەن یان ناتوانن بچنە ناو کۆڕ و کۆمەڵ و تێکەڵ ببن لەگەڵ خەڵکە. ئەمە دوو بابەتی جیاوازە سۆڤان چونکە شەرم وەکو زانایان نەڵێن خەسڵەتێکی سروشتی ئاساییە ئەگەر هەبێت بەڵام ترس یاخودەگە بە ماناکەی تری بێڵین فۆبیا کە ترسێکی زۆرت هەبوو لە دەربڕینی هەستەکانت لە تێکەڵبوونی کۆمەڵگا ئەمە بە نەخۆشی داهاندرێت. جا لەسەرم بابەتە هاوکارمان دکتۆر هەڵوێست لە سلێمانی و بابەتێکی بۆ ئامادە کردوین هەڵبەت ئەو زانیاری زیاتری لایە و گوێبیستی دەبین و دواتریش هەر لەسەرم بابەتە لەگەڵ میوانی تایبەت قساکەین. سڵاو من دکتۆر هەڵوێستم. لەوانەیە تۆ ئێستا کە سەیریم بەرنامەیە دەکەیت کوڕێک یان کچێکی هەرزەکارت هەبێت کە میوان دێت بە زۆری زۆرداری دەهێنتە لای میوان و خزمەکانت تەڵێ من نایە یان لە کوڕ و مەجلیسدا 4 قسە ناکات یان مامۆستاکەی پێیوتویتێتەوە کە ئەو ڕۆژانەی سیمیناریان هەیە لە پۆلدا ئەم زۆر شەرمنە و قسەی بۆ ناکرێت. ڕەنگە چەندین هۆکار هەبێت بۆ ئەمە بەڵام سەرەکی ترینیان کێشەیەکی دەرونیە بە ناوی سۆشیەل فۆبیا یاخود نەخۆشی ترسان لە کۆمەڵگە.
ئەم نەخۆشی زیاتر لە نێو هەرزەکاراندا و لە نێوان تەمەنەکانی 11 بۆ 19 ساڵان دەردەکەوێت. نەخۆشیەکە شتێکی دەگمەن و کەم نییە، بە پەیامبەرەکان لە سەدا 12 خەڵک لە بەشێکی ژیانیاندا ڕوبەڕووی ئەم دۆخە بوونەتەوە و زۆربیان لە هەرزەکاریاندا ئەمەیان بەسەر هاتووە. ئەو کەسانی تووشی ئەم دۆخە دەبن ئەو شتانی کە بەلای من و تۆوە ئاساییە، وەک قسەکردن یان سیرکردنی چاوی بەرامبەر، بەلای ئەوانەوە قورسترین شتە. هەندێک لەوانەی تووشی ئەم دۆخە دەبن یەک دوو بابەت هەیە کە پێیان قورسە، بۆ منە وەک قسەکردن بۆ جەماوەرێکی زۆر. بەڵام هەندێکی دیکە لەم کەسانە بە زۆر شت خەڵس دەبن، وەک قسەکردن لەگەڵ نەناسراوێک، چوونە ژوورەوە بۆ هۆڵێکی پڕ لە خەڵک، بەکارهێنانی تەوالێت و دەستشۆری گشتی، بەشداریکردن لە ئاهەنگەکان، ڕۆشتن بۆ قوتابخانەیان سەرکار، تەنانەت نان خواردنیش لە نێو خەڵکدا بۆ ئەوان ئاڵنگاریەکی گەورەیە. ئەم کەسانە لەوە دەترسن کە خەڵک قسەیان لەسەر بکات، یان قسەیەک بکەن و کەسی بەرامبەر بڕەنجێن، یاخود هەڵەیەک بکەن و هەموو کەسانی کە لە شوێنەکەدان سەیریان بکەن. لەبەرەوەی ئەم هەموو ترسیان هەیە کە دەچنە ئەو شوێنانە دڵیان خێراتر لێ دەدات، خۆیان گرش دەکەن، سوور دەبنەوە، هەناسەیان تەنگ دەبێت. لەو کەسانشدا کە نەخۆشیەکە قورسترە تێیاندا گێژبوون و سکچۆن و ئاراقەکردنەوە بەدی دەکرێت. بە کورتیەکەی پێش ئەوەی بچنە ناو خەڵک لێ دەترسن و بیری لێ دەکەنەوە کە لە شوێنەکەدان و لە ناو خەڵکدان هەر نامورتاحن و خەیاڵیان لای ئەوەیە هەڵەیەک نەکەن کە دێنەوە ماڵەوەش هەربیل لەوە دەکەنەوە بڵێ قسەیەکی خراپیان نەکرد بێ و خەڵک بنەوە ئەکسێریان بکات. واتە ئەم دۆخە تەواوی ژیانیان لێ تێک دەدات. هۆکار چییە و خەڵک چۆن تووشی ئەمە دەبێت؟ ئەمە پرسیارە گرنگەکە. بەشێکی کەمی ئەم نەخۆشیە بۆ ماوەیە و لەوانەیە دایک و باوکەکە خۆیان شەرمن بن بۆ منداڵەکەشیان وابێت. بەڵام زۆربەی کەیسەکانی ئەم نەخۆشیە بەهۆی ئەوەیە کە بە منداڵی ئەم کەسانە توندوتیژیان بەرامبەر کراوە، لە قوتابخانە گاڵتەیان پێکراوە، لە ماڵەوە دەمکوت کراون و توانە تۆر قسەمەکە، یاخود لە ڕووکەش و دەنگیاندا شتێکی جیاواز یاخود کەم و کوڕیەک هەیە و دەترسن خەڵک قسەیان لەسەر بکات. ئەگەر منداڵەکەی تۆ ئەم کێشەی هەیە و بەهۆیەوە هاوڕێی نییە، لەگەڵ کەس قسە ناکە، هەر لە ماڵەوەیە و ناوێت بێت لەگەڵتان بۆ میوانی و سەردانەکان، پێویستە پیشانی پزیشکی دەرونی بدەیت و شەرمی لێ نەکەیت. وەک چۆن کە گورچیلەیەکت دەیەشێت، ددانێکی کلۆرە بێت، سکتەیەشێت، پێت ئاساییە بڕۆیت بۆ لای دکتۆر، دەبێت بزانیت کە ئەمەش بە هەمان شێوە نەخۆشیە و دکتۆری خۆی هەیە و چارەسەرێکی هەیە. پزیشک وەک چارەسەر دەکرێت دەرمان بدات بە کەسەکە، دەرمانی باش و تایبەتیش بەم کێشەیە هەن و دەستگای خۆراک و دەرمانی ئەمریکا خۆی دانی پێداناون. هەندێک جار دەرمانیشی ناوێت. بە چەند جارێک دانیشتن و قسەکردن لەگەڵ منداڵەکە دۆخەکە تێدەپەڕێنێت. بە هیوای تەندروستێکی زۆر باش بۆ ملایەک. سپاس بۆ هاوکارمان دکتۆر هەڵوێست کە لە ڕوە پزیشکیەکەیەوە بە وردی بۆی باس کردین. ئەم ئەگەر بڵین ئەم نەخۆشیە چۆنەوە هۆکارەکانی چییە؟ بەڵام هێشتا کۆمەڵە پرسیاری دیکەمان ماوە. بەڵێ سەبارەت بەوە دەمانێت لەگەڵ کەسێکی پسپۆر قسە بکەین. ئایا ئەمە حاڵەتە ناوی شەرمە، ناوی ترسە، شەرم و ترس تێکەڵاوە بێ بەیەکەوە؟ چۆن بتوانین چارەسەری بکەین؟ کەس هەبوو خۆی زۆر باش بێ و تێکەڵی کۆمەڵگە بوو بێت دواتر فۆبیای سۆشیاڵی بۆ دروست بوو بێ، یاخود نا بە پێچەوانەوە. لەسەر ئەم بابەتانە ئەمیر عەبدوڵڵا چارەسەرکاری دەرونی لەگەڵمانە ئەم بەیانێ بەخێر هات دەکەین. کاگەمیر بەخێر بێ. باشی زۆر سپاس. کاگەمیر من پێش بەرنامەکە وتم من یەکێ بووم لەوانەی کە بەخەستی ئەو نەخۆشیەم هەبوو، تێکەڵبوونی کۆمەڵگا بە جۆرێک کە خەڵک وایە زین نابیستون، ینی ناگۆم قسەشم ناکرد. تۆ حاڵەتەو نەبووە؟ سپاس بۆ خوا بەزستا حاڵەتەوە وای نەوتوان لێرانەوە ئەی ئەخ من و حاڵەتەمە بەس باش بووم وەنیە لێرە دانیشتم و قساکەم. بەڵێ هەڵبەتەوە حاڵەتێکە ینی ئەگەری باشبوونی زۆرە. سەرەتا ئەگەر پێناسەیەکی چەمکەکە بکەین، چەمکی سۆشیال فۆبیا یاخود ترسی کۆمەڵات، هەڵبەتە تۆقینی کۆمەڵاتی، چکە تۆقین لە ترس زیاترە. بەگشتی خۆی فۆبیا ترسێکی لە ڕادە بەدەرە لە کەس لە شوێنێک یان بارودۆخێک یان شتێکی دیاریکرا، بۆ منە ترس لە ئاژەڵێک، ترس لە شوێنێک یاخود ترس لە بارودۆخێکی دیاریکراوە. بەڵام جۆریشی زۆرە. هەڵبەتە ئێمە کەسانێکمانەیە لە ئاژەڵێکی دیاریکراوە ترسن، کەسانێکمانەیە لە شوێنی داخراوە ترسن، کەسانێکمانەیە لە شوێنی بەرزە ترسن. بۆ نمونە ئەمەش هەموو یەچێتەوە چوارچێوەیە؟ هەمووی دەچێتە چوارچێوەی فۆبیاوە. ئەوەی کە ئەمانەوە باسی بکەین ئەمڕۆ سۆشیال فۆبیات ترسی کۆمەڵایەتیە، ترسە لە تێکەڵبوون یاخود ڕوبەڕووبوونەوەی بارودۆخێک کە پێویستی بە تێکەڵاوی و ڕوبەڕووبوونەوە بێ لەگە کەسانی ترە.
باشە ئەوەی کە گرنگە ئێمە بیناسینەوە ڕەنگە من مناڵێکم هەبێ لەو جۆرە بێ بەس هەر ئێستا جوابزانم هەر شەرمەکە هەر بڵم قەینا شەرمەکە 2 ساڵ 3 ساڵی تر خۆی چاگە بێ چەندێک ئەم ماوەی بەسەر بچێت من بزانم ئەمە فۆبیای سوشیاڵە نەک شەرمێکی ئاسایی هەڵبەتە هێڵی زیاکەرەوەی نێوان شەرمکردن لەگە سۆشال فۆبیایە چەند ناسەرەوەیەکمانە چەند نیشانەیەکمانەتوان جیاکەینەوە سەرەتا شەرمکردن ئەو شتەی کە مناڵەکە و حاڵەتی یان کەسەکە شەرنی هەر مناڵ شەرمی لەیەکە تا ڕادێک منتەقیە بۆ نمونە تۆ یەکەم جارتە ئەچی بۆ شوێنێک ئەو کەسانە ناناسی سەرەتا ئاساییە کە شەرم بکەی پاشە بەڵام پاش ئەوەی کە یانەچی بۆ نمونە سمینارێکتە یاخود بەشداری بەرنمەیەکەکەی سەرەتا ئاسایی شەرمەکە بێ بەڵام دوای بە تێپەڕبوونی کات دەبێت ئەو شەرمە و لە ناو بچە کاتێکە کەسەکەس بە ئاسوودەیەکە لەو شوێنە لە کەسەکانی تراتێکەڵە بێ بەڵام سۆشیال فۆبیان ترسی کۆمەڵایەتی زیاتر ئەچێتە قالبی ترسەوە ینی لە شەرمیش گەورەترە ماوەکەی درەژخایانترە ینی ئەو کەسە پێویستە لانی کەم بۆ ماوەی 6 مانگ ئەو حاڵەتەتیایە بەرداوام بێ ئەو کاتە ئەتوانێت کە حاڵەتەکەی بە سۆشیال فۆبیا دیاری بکرێ هەڵبەتە بۆ تەمەنی دەستنیشانکردنی گرفتەکەش یاخود نەخۆشیەکەش بەگشتی لە تەمەنی مناڵیەوە ئەتوانین بڵین لە تەمەنی 6 ساڵی 8 ساڵی تاکو قۆناغی هەرزەکاری لە قۆناغی هەرزەکاریانی زۆر بەڕوونی شتەکە بە دیارەکەوە واتە بەگشتی پێش تەمەنی 20 ساڵی زۆر حاڵەتەکە بەڕوونی دیارە بێ ئۆتوانی پێش تەمەنی 20 ساڵی قەراری لێ بدەیکە ئەو کەسە بالفعل کێشی سۆشیال فۆبیایە یاخود نەحاڵەتێکترە باشە کاگامیر زۆر جار خەڵکی ئێمە بەگشتیەکە ببینین کە ئەچێتە بەردەم کامێرە یاخود لە بەردەم قەرەباڵغیەکە ئەمە شەرمە ئەو سۆشیال فۆبیایە کە ناوێرە قسە بکە کە لە ڕووی نایان هەر نوتقی نامێنێ قسەی بۆ ناکرێ وەرە لە پشتی کامێراکەوە چەند شتاڵێت بەڵام کە کاتێک کامێرەیەتە بەردەمی ئەمەیان چییە یعنی ئەمە شەرەچێتەوە قالبی سۆشیال فۆبیا هەڵبەتە کەسێک کە وەگوت پێشتر باسمان کرد ئەگە شەرمی هەبێ شەرمەکەی وەگوتم بۆنە سەرەتا یەکەم جارتی ئەچێتە شوێنێک یان ئەو کەسانە ناناسە یاخود یەکەم جاتی بەشداری پرۆگرامێکەکە دوای ئەوە ئەگەر وردە شتەکەی لەلا ئاسایی بۆەوە بە تێپەڕبوونی کاتەوە کە ئەتوانی بڵێ شەرمکرێ بەڵام سۆشیال فۆبیا حاڵەتەکەی زۆر قورسترە کەسەکە بۆ نمونە بۆنەیەکی لە پێشە بەیانی ئەبێ بچێتە جێک پێشوەختە بیری لێ ئەکاتەوە بی لەو حاڵەتە من نەچمەوە هەڵبەتە ترسەکەش لە چییە ئەو دوو با بڵێن ئەو قەلەقی و ڕاڕایە دروستە بێ ترس لە بیرکردنەوەی کەسانی بەرامبەرە دەربارەی ینی خەمیەتی خەڵک چۆن هەڵی ئەسەنگێنێ خەڵک زۆربەی کاتیش ئەو بیرکردنەوەوانە هەمووی بیرکردنەوەی با بڵێن نامەنتەقی لە ڕاست دەشتێکی وابوونی نییە بەڵام ئەو لە خەیاڵی خۆیان ئەو فکرانەی بۆ دروست بۆکە ڕەنگە کەسانی تر باسی بکەن ڕەنگە دوای ئەوە گاڵتەی پێ بکەن تەنانەت دوای ئەوەی کە با بڵین ئەو بۆنەیە تەواوە بێ ئەو شتێک کە پێویستە بەشداریکە کاتی ئەگەڕێتەوە بە دوای ئەوش بیرکردنەوە لی هەر بەردەوام بێ ئاخۆ دەبێ ئەمڕۆ چۆن بیریان لەم ئاخۆ دەبێ ئێستا چین پێ بڵێن ئەوە با بڵێن ئەتوانی وەکو خاڵێکی ناسەرەوەی گەورە لەگە شەرماجیای بکەین باشە ئەمە نیشانەکان بوون کە ئێمە هەستی پێ ئەەکەین لە دەرەوە کەسەکەی بەرامبەرە بینی نەمانێت بزای و نیشانانە هەیە خودی کەسەکە هەست بەچیەکات بۆ نمونە ئەو نیشانانەکە لە جستای هەیە هەنێک هەیە زمانی وشکە بێنێت دڵی تەپەتە بڵێت چی ئەو نیشانانە بووی کە کەسێکە گەر نازانێت تا ئێستا فۆبیای سۆشیاڵی هەیە باخۆی بناسێت بەڵێ سۆشیال فۆبیا بەگشتی دوو جۆر لە نیشانە هەیە بەشێک لە نیشانەکان پەیوەندی بە بیرکردنەوەی کەسەکەیان وا بڵین لە دەروون و لە ناخی کەسەکەیە وەکو ئەوەی کە وەک پێشتە باسم کرد پێش ئەوەی کە بۆنەبوونەیەک ئیڤنتێکە بە بیری لێ ئەکاتەوە لە ئەسنا ئیڤنتەکە تووشی گرفتە بە دوایی کە هەردێتەوە بیری لێ ئەکاتەوە ئەمانش ئەبێتە کۆمەڵە کاریگەری نەرێنی لەسەر دروستەکە بۆنە کاریگەری ئەبێ لەسەر پەیوەندی کۆمەڵایەتیەکانی چونکە خۆ دوورە پەرێزەگرلانی پەیوەندی کۆمەڵایەتیەوە تووشی هەست بە خەمۆچی ئەکات چونکە ئەو پێی وایە کەسێکی ئاسایی ناتوانێت وەکو کەسانی ئاساییتر پەیوەندی ویرە لە شوێنە قسە بکەوانە هەندێک نیشانی ترمانێت جەستەییە کەی دەرەکەی ئەو نیشانانە ئەو کاتی کە کەسەکە ڕاستەوخۆ ڕوبەڕووی ئەو بارودۆخە ئەبێتەوە بۆ نمونە ئەچێتە ناو ئیڤنتەکەەوە یان ئەچێتە ناو تێکەڵاوی خەڵکیە بە یان ئەچێتە شوێنی کارەکە یاخود قوتابی ئەچێتە قوتابخانە یان ئەچێتە زانکۆ ئەو نیشانانت جەستەین لە کەسێکەوە بۆ کەسێکی تر ڕێژەکەی ئەگۆڕێ بەڵام بەگشتی چەند نیشانەیەکی سەرەکی وەکو بەرزبوونەوەی لێدانی دڵ ئاڕەخکردنەوە ناولەپی ئارەقەکاتەوە تێکچوو دڵتێکچوون و هێڵنج هاتنەوە دەست لەرزین
وەکو ئاماژەتان پێدا قوڕک وشک بوون کە تەنانە ناتوانێت قسە بکە لە هەندێک حاڵەتی زۆر تون دیژە تەنانە دەگاتەوەی کە کەسەکە تووشی بورانە و لەوە شخۆچوونیش بچێت. باشە کاگەمیر ئەمە ئەگەر جارێک وات بەسەر هات بۆ نمونە ئیڤنتێکی گەورەیە تۆ چیت بەم شێوەیە ئەم حاڵەتت بەسەریات ئەمە شەرە چێتە قاڵبی و نەخۆشیەوە یاخود کاتیان چی پێوترێەوەیان خۆی لە خۆیدا ترس هەستێکی ئاساییە سروشتیە لە کەسەکانە هەیە بەڵکو بگرێکێکە لە میکانیزمەکانی مانەوە لە ژیان ینی ترس هەموو کەسێکی ئاسایی پێویستە بترسێ بەڵام ترسەکە ئەوە قەرارەدا کە ئایا ئاسایی یاخود ئاسایی نییە بۆ نمونە ترسان لەوەی کە ئیڤنتێکەیە و پێویستە بەشداربی ئەوانە تەمەشاکە ئایا ئەو ترسی کە ئەو کەسە هەیەی بەرامبەر لە مقابلی و ئیڤنتە ئایا ترس و کاردانەوەیەکی ئاساییە یاخود ئاسایی نییە هەڵبەتە زۆربەی کادوانی سوۆشیال فۆبیایان هەیە شتەکە زیاد لە حەدی خۆی گەورەترەکان و کاردانەوەکان زۆر زیاترە بۆیە سەبارەت بۆی کە ئاساییە یاخود ئاساییەوە گوتم ئەگەر کەسەکە یەکەم جاری بێت تووشی ئەو حاڵەتە بێ ڕەنگە ئەوە بە ئاسایی قبول بکرێ بەڵام ئەگەر چەند جارێک دووبارە بۆ لە خلالی 6 مانگە ئەو حاڵەتە بەرداوم ڕۆژان دووبارە بۆ ئەو کاتا چێتە قاڵ بێتوانی ئەگەر یەک پرسیار بکەم بە کورتی و کاتی ئەوەمان ما بێت چۆن ئەمە چارەسەر بکەین باسمان کرد بەس چارەسەرەکەی چۆنە بەڵێ چارەسەرەکەی سەرەتا ئەبێ خودی کەسەکە خۆی تێگەیشتنی بۆ حاڵەتەکەی خۆی هەبێت کە ئەمە گرفتێکە و پێویستی بە چارەسەرکردنەوە و قابلی چارەسەرکردنە زۆربەی کاتیش با بڵین لە هەموو فیکول لە حواڵ باشترین شێوازی چارەسەر ئەوەیە کە لە ڕێگەی چارەسەرکارێکی دەرونی یا خۆڕێنمایەکارێکی دەرونی لەوە ڕێنمایی و یارمەتی وەربگرێ ئەویش تەبان بە کۆمەڵێک تەکنیکی تایبەت بە چارەسەرکردنی حاڵەتەکە وەکو ئەکسپۆژە تێراپی یاخود CBT کە کار لەسەر بیرۆکە نەرێنیەکانی ئەو کەسە ئاکە سەبارەت بە خۆی سەبارەت بۆی کە ئەو وا بیرەکات و دەوروبەر چۆن بیری لەکەن و لەوانە گاڵتی پێ بکەن و بە شێواشی خراپەڵ سنگانی بۆ بکەن ئیش لەسەر ئەو کاری فکرە نەرێنیانی ئاکەکەنە هێڵێ و جگە لەوەش کۆمەڵێک ئەرکی و ئەرک و ئاکتیڤیتیە داتە کە ڕۆژانە جێبەجێکە بۆ نمونە لە شتی بچووکەوە دەست پێکە ئەم ڕۆچیتە شوێنی کارەکەت بتوانێت تەنیا سڵاو لە چەند کەسێ بکە دوای ئەو وردە تێکەڵاوبوونەکە زیاترەکە و بۆی حاڵەتەکە کەمتر بێتەوە کۆنتترۆل بەڵێ سپاس بۆ ئەمیر عەبدوڵڵا کە چارەسەرکاری دەرونی ئەم بەیانە لەگەڵمان بوویت وەڵام دەری ئەو پرسیارانە بووی کە لە لای زۆربەی خەڵک گەڵاڵێ زۆر سپاس بۆ هاتن هەر بە کۆتای هاتنی ئەم گفتوگوۆیەمان لەگەڵ بەڕێز ئەمیر و تەواوی ئەم ڕۆژکە ئێمە زیاتر چۆمەخستە سەر تاقیکردنەوەکان قوتابیان کە چۆن خۆیان ئامادە بکەن و جارێکی دیکە ژەڵێنەوە بە هیوای سەرکەوتن هیوادارێن خێزانەکان تەواو هاوکار و یارمەتی دەری قوتابیان بن لەم ماوە کورتەدا لەبەرەوەی ئیدی ئەوە چارەنووسی ئەوانە و بۆ هیواین کە هەمویان دەرەنجامێکی باشیان هەبێ و سەرکەوتوو بن بەڵێ بەو هیوایی کە ئەوەی چی لە خەیاڵی خۆی داناوە چی بۆشی باشە لە دوای جەژنی قوربانەوە هەمان نەتیجەکەت بەویستی دڵی خۆی و خانەوادەکەیەتی بەدەستی بهێنێ سوپاسانەکەین کە تا ئێستا لەگەڵمان بوون خواتان لەگەڵ و ماڵتانەوە خواتان لەگەڵ